حەزەکەم تعریفی ئەنفال بکەم. جارێ ئەنفال چییە، معناکەی چییە لە ڕووی معناوە. ئەنفال بە عەرەبی بە پێی معجەمی عەرەبی کە قاموسێکی گەورەی عەرەبەکان اعتمادی پێکەن، ئەنفال یعنی دەستکەوت، غەنیمەی شەڕ، تاڵان. ئەمە لە قورئان هاتووە، ئاەتێکەیە، بڵێن سوورەتێکەیە بە 75 ئاەتەیە، یەکێکە لە سوورەتە هەرە گرنگەکانی قورئان کە باس لە تاڵانی ئەو شتانەکە. و ئەم سوورەتە لەبەرچی هاتووە؟ هۆکاری دابەزینەکەوەیە کە کات خۆی کە لە شەڕی بەدر و ئەوانەیە ئیسلامەکان لە شەڕەکانیان لە غەزەواتەکانیانە دەستکەوتیان بەرەکەوت، هەر کەسە چەنی بتوانایە ئەی برد، یعنی ئەوە نەبوو حەدێکە بێ. ئەم ئاەتە هات وتی دەستکەوت و تاڵانەکان بەم شکلەدا بەشکرێ. ئەوەی لە کوردستانیش کرا تقریبەن هەمان کۆپی ئەو عەقڵەی کۆنی ئیسلامی بوو کە غەزەواتیانە کرد. چکەم حکومەت لە کردنی ئەنفالە ئەو کەسانەی کە ئەنفالیان ئەنجامدا، وەکو بڵێن سەرباز، وەکو بڵێن ئەفسەر، وەکو جاش، مستەشارەکان، هەرچیان دەستکەوتەیە بۆ خۆیان ئەیان برد. ئەمە وای کرد یعنی زۆرێک لەو شڕەخۆر و ئەو خەڵکانەی کە نەفس نزموانن بکەونە دوای قەرارەتەکانی سەدام حوسێن و حکومەتی عێراقی و عەلی حەسەن مەجید و تەواوی گوندەکانی کوردستان ئەنفال بکەن. بۆ مەسەلەی ئەوەی کە بۆچی دەسەڵاتدارانی کوردستان ڕێگە نادەن خەڵک یادی ئەنفال بکاتەوە، معلومە لەوەتەی کێشەی ئەنفال هەیە. دەسەڵاتدارانی کوردستان ئەم بە پێی بەرژەوەندی خۆیان، بە پێی ئەوەی چەنێ کورسەکانیان ئەپارێزێ ئەم قەزێ بەکارێنن، هەر جارێ بزانن دەستکەوتێکیانەیە دەچنە پاڵی مۆنەمێتی بۆکەن و خۆپیشاندان و ڕادیۆ و تەلەڤیزیۆنەکان نەخکار، هەر کاتێ بزانن بە قازانجیان نییە، لەگەڵ بەغا بینیان ناخۆشە، لە بین فلانە وڵات، لە بین فلانە فیسارە وڵات بینیان ناخۆشە، ئیتر دەسەکانە سەرکوت وانە نەبادا خەڵک بێتە بازار و خۆپیشاندان دروست بێت و بەغا عاجز بێ، نازان ئەنقەرە عاجز بێت، تارەر عاجز بێ. بە کورتی و بە کوردی دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەنفال تەنها بە قازانجی خۆیان بەکارهێنن. بەڵام لە زۆرێک لەو یادکردنەوانەدا کەسانێک کە وەکو نوێنەری دەسەڵات هاتوون قسە بکەن، خەڵکی ڕێگریان لێ کردووە لەوەی کە نوێنەری دەسەڵات دەرکەوێت، چوون بۆ نەمایکەکانیان فڕێداوە، ناڕەزاتیان دەربڕیوە بەرامبەر بە نوێنەری دەسەڵات لە یادکردنەوەی زۆر کەس لە کەسوکاری قوربانیانی ئەنفالکراوە ناڕەزایەتیان دەربڕیوە لە یادکردنەوەی ئەنفالدا، کاتێک کە ئەم قەزەی ئەنفالە بۆ دەسەڵاتداران کەیسێکی مهم بووە. ئەمێ ئەوە پرسم بۆچی لە یادی ئەنفالدا کەسوکارانی قوربانیانی ئەنفالکراوەکان لەم یادانەدا دەکەنە جێگەیەک بۆ ناڕەزاتی دەربڕین بەرامبەر بە دەسەڵاتدارانی کوردستان. ئەمەیان دیوێکی بابەتەکەی ترە، ئەمە نەکەرم ساڵانی تریش و پار و پێرا لە چەمچەماڵ مەسئولی حکومەتیان ڕاونا یان لە بێتە ناو خەڵکەوە. ئەوان ئەڵێن حکومەتی کوردستان وەکەوەی من باسم کرد تەنها ئەنفالی بۆ قازانجی خۆیەتی، مەسەڵەن تەنها ئەو کاتانەی ئەوێ نزیکی انتخاباتە، نزیکی یادی ئەنفالە، یانێ خەڵک خۆیان کۆکەنەوە دیێن بە ڕەمزی ئەوەی خۆیان ئەیانوێ، ئەوەیان مەسەڵەن خۆیان ئەیانوێت چی تیا بڵێن. خەڵک ئازار و ئەندێشەی خەڵکی ئەنفال لای خەڵکی ئەنفالە. حکومەتی کوردستان، حکومەتی هەرێم تەنها لەو کاتانە مەسەڵەن ئەو کاتانەی کە بیانوێ قازانجە خەڵکن، ئەو کاتانەی بیانوێ جمهور کۆبکەنەوە، دەنگ کۆبکەنەوە، یعنی چی مەسەڵەن لە 11 مانگدا خەڵکی ئەنفال لە بیرەکەن، مەسەڵەن ئەوانەی کە دەرچووی قوتابخانەکانن، دەرچووی کۆلیجەکانن تەعیین ناکەن لە ڕووی خەدەماتەوە، لە ڕووی ئاو و کارەبا و هەنست، ئەگەر ڕووی سەیری شوێنەکانی ئەنفال کەی وەک ئۆردگای شۆڕش لە چەمچەماڵ و ئۆردگای سموت یان ڕزگاری لە گەرمیان لە لای سمود و کفری ئەوانە، سەیرەکەی وەزعی ئەنفال فقط لەسەر لەزداری حکومەتەوە لە جەریدەکانیان لەو کاتانەی کە پێویستیان پێێتی. بەڵام کە دێتە سەرباسی ئەوانە هەڵبەتە خەڵکی ئەنفال ئەمانە ئەزانن و باش ئەم حساباتانە کردووە و هەر کاتێک دەسەڵات بیەوێ بە ناوی ئەوانەوە یان مەسئولێک ئەنێرێ یان بە پرسێکە نێرێ و بێوێ لە ناو حیزبەکان لەسەر ئەمە ڕێکابەری بکەن و کاتە خەڵکە تەقێتەوە بە ڕوویانە و وەک چۆن لە چەند سەماڵ ساڵی پار و پێرا ڕوویدا، هەروەها ئەمساڵ لە هەڵەبجەش نێنە لە یادی هەڵەبجە بکەنەوە
خەڵکەوە فێر بووە پێی ناخۆشە نوێنەری دەسەڵاتێک کە دەسەڵاتی ئەمان نییە کە نوێنەری ئەمان نییە بێت بەناوی ئەمانەوە قسە بکات و لاف و گەزافی درۆ لێ بدات. ئێمە تا ئێستش ئەوە بۆ 5-6 ساڵە چێ کۆمەڵێک لە ڕووفاتی ئەنفال تا ئێستا لە بەغایە حکومەتی هەرێم بەقەت نەوتەکەی بەقەت پەرلەمانەکەی بەقەت نوێنەرەکانی بەغای بەقەت ئەو پارانەی کە بۆیان دێ گرنگ نییە تا بڕۆن خەمی ئەمە بخۆن لە دنیاە وڵاتێک نییە ڕووفاتی 4,000 کەس 5,000 کەسی لە شوێنێکا کەوت بێت لە بەغا بەسەری بکاتەوە ئەگەر حکومەت ڕاستەکات ئەبێ بڕۆ ئەمانە بکات ئەبێ بڕۆ بیان ناسێتەوە لە ڕێ DNA-ەوە ئێمە تا ئێستا کەسوکارەکانمان بێ گۆڕستانن شوێنیان نییە یەک دوو گۆڕستانەیە لەیەکێک لە چەند سماڵێکێک لە ڕزگاری تەنها کێلن کەس نازانێت سم نازانم کەسوکارەکەم قبلیان لەکوێیە گڵکوکیان لەکوێیە کامەش قبلیان نیە تا ئێستا مە نازانین چییە دەسەڵات ئەگەر توانێت بەم کاران و کانەک بڕۆ لە ڕیادی ئەنفالە مەسئولێکی گەندەڵ بنێرە لەوێ بەناوی مۆ قسە بکات ئەوە ئازارمەنەدات بەڕاستی و حتمما نایڵن قسە بکات لە شوێنەکە شوێنی ئەو نییە. هەر لە پەیوەند بە یادی ئەنفالەوە پێم وابێ ساڵی 2008 یان 2009 بوو لە بالیستان یادی ئەنفال کرایەوە لەوێدا مەسعود بەرزانی وتەیەکی پێشکەش کرد دەقی وتەکەی سەرەتای وتەکەی بەمە بوو کە کارەساتی ئەنفال کارەساتێکی گەورە بوو بەڵام دەستکەوتەکەشی بۆ سەرخستنی دۆسیەی کورد دەستکەوتێکی گەورە بوو هەرچەنە بەسەر ئەم وتەیەدا 13-14 ساڵ تێپەڕیوە بەڵام ئێوە وەکو یەکێک لە کەسوکاری قوربانیانی ئەنفال چ جۆرە تێڕوانین و لێکدانەوەیەکتان بۆ ئەم جۆرە وتانە هەیە کە ئەنفال بە جۆرێک بە دەستکەوت لێکەداتەوە؟ ئەمە قسەی مەسعود بەرزانیە و جەلال تاڵبانی بە پێی قسەکانی نەوشیران مستەفا لە شوێنێک ئەڵێ خۆزگەر لە جاتی هەڵەبجێ 2 هەڵەبجە جەمانە بۆیە 3 هەڵەبجە جەمانە بۆیە دەسەڵاتی کوردی بەس بە دوای دەستکەوت و قازان چۆن بە دوای ئەوە نیمزان خەڵک چۆن بیرەکاتەوە چی قوربانی داوە چی لێکەوتەی هەبووە چی تاسیراتی درێژخایەنی هەبووە. مەسعود بەرزانی لەگەڵ جەلال تاڵبانیە لە ساڵی 1991 کە ئەمریکا عێراقی دایکرد و شەڕی خەلیجوانە دروست بوو کە چوونە بەغا بۆ مەفاوەزات خەڵک وا تێگەیشت بوو یەکەم کێشەیەک کە مەسعود بەرزانی مانگێک لە بەغا بوو لەگەڵ سەدام حوسێن و حکومەتی عێراقیە باسێکات مەوزوعی ئەنفالە ئێمە خۆمان پێمان وابوو یعنی ئەنێ خەڵکی تر وای تەسەورێک کە فعلەمانە یعنی ڕابەری کوردن حتا بنەوە ناسیۆنالیستەکەیشی ئۆکەی مشکلێ نە بەڵامانە خەمی خەڵک خۆن لە بنەماڵەکەی خۆیان 8,000 کەس مەسعود بەرزانی ئەنفال کراوە بڵێن لە داما و فەقیرەکانیان هەروەها لای ئێمە نزیکەی 200,000 کەس بەڵام کە مەسعود بەرزانیاتەوە و لەگەڵ جەلال تاڵبانیە بە نوێرە چوو بوون و نوێنەریان چوو ماوەی 2-3 مانگی پێچوو ئەمانە لەوێ هیچ یەک زەڕە یەک وشە باسی مۆزوعی ئەنفالە نەکردبوو. یعنی من پێم سەیرە مەسەلەن ئێستا چۆن ڕوویان دێت لە یادی ئەنفالا کەسەکە نێرن مەسئولێکە نێرن یان لە باسێکە لە شوێنێکە باسی واکەن کە ئەوان خاوەنی ئەنفالن ئەوان قەزای ئەنفال قەزای ئەوانە لەکوێ تۆ لەگەڵ دوژمنەکەت یەکەم جاکەدانشی 200,000 کەس لێون بووە نازانین لەکوێ بێستەر شوێن کراون ئەو کاتە خەڵک وایە زانی ماون یعنی تەنها 3 ساڵ بوو دوای ئەنفال ئەو کاتەنە باسییان نەکرد. مەسعود بەرزانی ئێستاکە چۆن دێ باسە مۆزوعاکات یعنی بە چ ڕوویەکەوەڵێ ئەنفال کارەساتێکی گەورەیە ئەوە توانێت بەس بە دەستکەوتێکی گەورەیە چکەم ئەوان فقط دەسەڵاتی دەستکەوتن دەسەڵاتی ئەوە نین بزانین خەڵک معاناتی چییە ئەنفال چییە کیماباران چییە هەڵەبجە چییە. لەم بەیرەدا پێم خۆشە پرسیاری بینەرێک بێن مەسەر شاشە و ئاڕاستەی ئێوەی بکەم دەڵێت کە زۆرێک لە خەڵکی کوردستان حیزبە کوردیەکان بە یەکێک لە هۆکارەکانی ئەنفال دەزانن ڕای هاوڕە سیروان لەم بارەیەوە چییە؟ من هاوڕام دەستی ئەو بینەرە خۆش بێت من ناو ئەنفالشیەوە لە کاتی ئەنفالە یعنی من زۆر باگاهانە ئەمزانی ئەنفال خەریکە پرۆسەیەکە بەڕێوە چێوانە ئەنفال لەکوێ دەست پێ کرد سیاسەتی حکومەتی بەعز ئەوە بوو کە بەر جۆرێک بێت بنبڕی چەکداری کە لە کوردستان ئەمە سیاسەتێکی شۆڤینانەی حزبی بەعز بوو بەڵام بۆ ئەمە پێویستی بە هاوکاریە بوو پێویستی بە بیانی هەبوو
لە شەڕی عێراق ئێرانە حیزبەکانی کوردایەتی و بەتایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ عێراق لە مفاوەزاتێکدا کە لە ساڵی 84 بۆ 86 بەردەوام بوو قەرار بۆ ڕێبکەون و جەلال تاڵەبانی وەکو جاران بچێتەوە لای حکومەت و شتێکی بەنێ مەسەن کۆمەڵە چەکدار و هەنێ منتقە ئەوانە لە بەرامبەردا واز لە چەکداری بێن و بکەونە گیان حیزبەکانی تر ئەوان ئەویان کرد لە پێش ئەوەی مەفۆزات دەست پێ بکات لە شوعەکانیاندا شوعەکانە قەڵاچۆ کرد لە پشتاشان لیان کوشتن لیان بەدیلگرتن هەروەها بڵێن لە حیزبەکانی تریان داوەک حسک و نازانم پاسۆک و ئەو شتانە و دواتراتن لەگەڵ حکومەت عێراقا دانیشتن بەڵام ڕێک نەکەوتن لەو ڕێککەوتنەیە جەلال تاڵەبانی بەداخەوانە وەک بەڵگە لە بەردەست نییە بەڵام ئێمە کاتانە خۆمان ئەمازانی کە سوکارمان ناوی کێتی بوون ئەوانە هاتنە چوون هەڕەشەوەی کردو کاگەر بێت و حکومەت عێراق لەگەڵ یەکێتی ڕێک نەکەوێتەوە یەکێتی ئامادەیە حکومەتی ئێران بێنێتە سەر سلێمانی بێنێتە سەر هەڵەبجە و بێن سەر کەرکووک لەوێ سەدام حوسێن پێڵێ ئەگەر ئەم کارە بکەی ئەوە من هەموو کوردستان وێرانەکەم لە دوای مفاوەزات بە فعلی ئێمە کە خەڵکی گەرمیانین هێزەکانی ئێران بێجگە لە هەڵەبجە هاتنە کفری و چوون لە کەرکووک و لەسەر لە بیری کەرکووکیاندا و ژنێکی خزمی ئەمە لە کفری مرد لەو شەڕانەیە و چەکداری ئێرانی پازدار بە جەنازە دەستی حکومەت کەوت حکومەت 100% بۆی دەرکەوت کامە هێزی ئێرانی پازداری ئێرانی هاتوونە سەر شەریکەنۆتی کەرکووک هاتنە سەر کفری لە ڕابەیاندا شەڕ بووە لەگەڵ پێشمەرگەی کێتیە بێجگەلەوەی یەکێتی یارمەتی حیزب ئیسلامیەکانی کرد ئەمانە هەمووی خەڵکی منتقەیەمە ئەیزانن من خۆم ئەیزانم زۆرێک لە ناوەکان لە بەرمە کە چێ کردوێتی وە چۆن کراوە وە چی بووە حکومەت ئەمەی بە هەڵ قۆستەوە یعنی لە بەیانوویەکی واگەڕا تۆ لە شەڕەبی لەگەڵ وڵاتێک و ئێران یعنی لە شەڕێکی زۆر 8 ساڵە حزبێک لە حزبێک عێراقی بڕۆ یارمەتی ئێران بکات پازدار بێنێت ئەوە فرسەتێکی زۆر باش بۆ حزب باس بیانوویەکی زۆر باش بوو بۆیە حکومەتی باس لە ساڵی 1970 وتی ئەو کەسانەی کە لێ ژێردەستی یەکێتین لە ژێردەستی مخەڕبین ئەو کاتایوت بێنەوە بۆ عێراق خۆیان ناونووس بکەن لە حسایە بەشداری بن ئێمە هیچ یانێ ناکەن ئەوانەی نەیەنەوە ئێمە وەکو ئێرانی لە قەڵەمیانە دەین بەداخەوە خەڵکێکی زۆر ئەیانویست بێنەوە خۆیان ناونووس بکەن لەبەر مناڵیان لەبەر وەزعیان خەڵک ئامادە نەبوو تەنانە زۆرێک لەوانەی کە تورکمان بوون کە عەرەب بوون هاربیان کرد لە عەسکەری یەکێتی نیشتمانی کوردستان و پێشمەرگەکانی ئەوان ڕێیان نەدا کەس بێتەوە بۆ عێراق کەس بێتەوە خۆی ناونووس بکات خۆی عێراقی بناسێنێ و دوای مانگێک لەو بەسمە بەداخەوە حکومەت تژومێکی سەرتاسەری دەست پێ کرد قیادەکانی یەکێتی نیشتمانی کوردستان هەمویان هەڵاتن قیادە حیزبەکان هەمویان ڕۆیشتن چوونە ئێران کۆمەڵی پێشمەرگە و مەفارزی کەم مایەوە بەداخەوە هەنش هەموو لەگەڵ ئەنفالە تیاچوون لە منطقەی ئێمە بە زۆری خەڵک یعنی بەدەگمەن ئەگەر لە دیەکەمێ بڵێ دوو کەس تێ کەس دەرچووە لە کەسێ دەرچووە کەس دەرنەچوو هەموو ئەنفال بوون و من بەشێکی گەورەی خەمە سەر حیزبەکانی ناسیۆنالیستی کوردایەتی بۆ بەتایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان زۆر بەداخەوە بۆ بیستنی ئەم ڕووداوە دڵتەزێنانە و زۆر سپاس بۆ دابەشکردنی ئەم زانیاریە گرنگانەکە تۆمار بکرێن بەداخەوە جارێکتر بۆ ئەم گێڕانەوە و هێنانەوەی ئەم مێژووە دڵتەزێنە بەڵام وەکو دواپرسیارێک ئەگەر ئاراستەی ئێوەی بکەم یاخود پەیامی ئێوە بۆ کەسوکاری تری قوربانیانی ئەنفال لە ئێستادا لە 35 ساڵیادی ئەنفالدا چییە؟ بەڕای من خەڵکی ئەنفال ئەبێ ڕێکخراوێکی خۆیان هەبێت ڕێکخراوێکی سەربەخۆ ڕێکخراوێک کە بتوانێ ویست و داخوازیەکانی ئەمان جێبەجێ بکات ئێمە کێشەیەکی گەورەمانەیە هیچی لە هۆڵۆکۆستی یەهودیەکان کەمتر نییە 200,000 ئینسان 200,000 ژن و مناڵ و گەنج و پیر یعنی کەیسێکی عالەمیە کەیسێکە ئەتوانی هەموو دەبێن سەری ئەوە حکومەتی هەرێمی کوردستانە تا ئێستا ئەم قەزەیە بە هەند وەرناگرێ بەوەی نازانێت کە قازان جتیاکات ئەگینا ئەو قەزەیە ئێمە قەزەیەکە زۆر یعنی تا بڵێ گەورەیە کەسێکی زۆر
عالەمیە خەڵکێک بێتاوان من ئێمە لە خێزانەکەمانە مناڵی 1 ساڵە مناڵی 2 ساڵە مناڵی 3 ساڵە ژن پیاوی بەتەمەن هەموو کوژراون هەموو زیندە بە چاڵ کراون یعنی ئەمە کەیسێکە بێ کەیسێک بێت وەکو کەیسی نازانم وەکو کەیسی ڕەشپرۆستەکان وەکو کەیسی یەهودیەکان بەڵام ئێمە بەداخەوە تا ئێستا حکوومەتێک نێنەرایەتماکە لەبەرەوە باسوینی شتەوەیکە ڕێکخراوێکی سەربەخۆ ڕێکخراوێکمانەیە تەقریبەن ڕێکخراوێکە هەڵەبجە ئەنفال بەڵام ئەویش لەو ئاستە نییە کە بتوانێ لە ئاستی داواکان ئێمە بێت لە ئاستی ویست و ئەوانەی کە ئەنفال چیەکو قەرەبووکردنەوەی مەسەن لە ڕووی نەفسیەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ئەوەی کە احتمام بدرێت بە بنەماڵانە ئاساواری ئەنفال کەم بکرێتەوە لە سەریان قەزەیە بێت حتا وەکو کورد وەکو جوغرافیا خەڵکی کوردستان سادی لێ بکات جارێکی ترمە دووبارە نەبێت ئیش بۆ بکەیت ئەمە دووبارە نەبێتەوە تایمە تایسە ئێران بە نوعی تر دووبارەی کاتەوە تورکیا بە نوعی تر ئەم مەوزوعە دووبارە کاتەوە حەشدی شعبی بە نوعی تر ئامادەیە دووبارەی بکاتەوە یعنی لە سووریا هەمان شت بەتەمان ئێستا ئەو تەجروبەی لە سووریا هەیە یعنی لە ناوی بدەن یعنی ئەمان هەموو ئەنفال لە ڕێگان گرنگترین کارێک ئەوەیە کە بکرێت ئەبێ ڕێگە بگیرێت لەوەی کە ئەم کارە دووبارە بێتەوە ئەم جینۆسایدە ئەم قەتڵ عامە جارێکی تر نەکرد لە ناوچەکەی ئێمەیە ئەگەر نەم بدەی من یەک پارتە کورتە شێعرێکی بچووکمەیە لە کۆتاییە پێشکەشەکەم بە ئێوە و تەلەڤیزیۆنەکەی ئێوە و بینەرانی ئێوە و کە سوکاری ئەنفال زۆر سپاس فەرمووی ڕقی پیرۆز چەندێک گەرمیان بەردی هەیە چەندێک گەرمیان ئاخ و داخ و دەردی هەیە چەندێک خوێنم دەبێتە ئاو کە ژیانی ئەنفال بوویە دێنمە پێشچاو چەندێک خوێنم دەبێتە ئاو کە ژیانی ئەنفال بوویە دێنمە پێشچاو سەد تەوەندە ڕقی پیرۆز دەرشێدە هەردوو چاومەوە کە بەرپرسێکی بەدفەساڵ دەبێتە نوێنەری من و فرمێسکێکی تیمسا هاوی ئەزیێتە چاو